سۆراخ لە پارێزگای هەڵەبجەیە. ئێمە هاتوینەتە ئێرە تاوەکو سۆراغێکی مەیدانی بکەین بۆ ڕەوشی پارێزگای هەڵەبجە بە تایبەت ژێرخانی ئابووری و دۆخی سێکتەرەکانی خزمەتگوزاری لەم پارێزگایە. بۆچی؟ وەک لای هەمووتان ئاشکرایە کە ساڵانێکی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری بە پارێزگابوونی بۆم پارێزگایە دەرکردووە. هەڵەبجە بووە پارێزگایەکی دیکە لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان، بەڵام لە پاش بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی درێژخایەن و دوور دواتر لە ناوەڕاستی ساڵی 2025 بە فەرمی حکوومەتی عێراقی ئەم پارێزگای وەکو یەکێک لە پارێزگاکانی دیکەی عێراق ناسان. دەمانەوێت بزانین لە هەڵەبجە چی دەگوزارێت و دۆخی خزمەتگوزاری لەم پارێزگایە چۆنە، ڕەوشی ژیان چۆنە و دەبێت چی بکرێ بۆ ژێرخانی ئابووری ئەم پارێزگایە زیاتر ببوژێتەوە و هاوڵاتیانی ئەم شارە بتوانن بە ئاسوودەی و بە ئارامی ژیان بەسەر بەرن. لەگەڵمانە بن لە پرۆگرامی سۆراختا بە وردی پێتان بڵین کە ڕەوشی پارێزگای هەڵەبجە چۆنە. دەستپێکی پرۆگرامەکەم لەگەڵ پارێزگاری هەڵەبجە بەوە کالت دەست پێ دەکەم. دەمەوێت پرسیارەوەی لێ بکەم لە دۆخی ئێستایی پارێزگای هەڵەبجە ڕازیە و دەیانەوێت چی بکەن تاوەکو لە داهاتوودا ئەم پارێزگای ببێتە یەکێک لە پارێزگا نمونەیەکان لە هەرێمی کوردستان و عێراقدا. نەخشەخان زۆر سوپاس. ئەکرێ وەکو پارێزگاری هەڵەبجە پێم بڵێ بزانم ڕەوشی ژیانی هاوڵاتیان و ژێرخانی ئابووری ئەم پارێزگای ئێستا چۆنە؟ زۆر سوپاس کاک سەرتیب. بێگومان ڕۆژی پارێزگای هەڵەبجە ئێمە بێبی بەستینەوە بۆ گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەیە هەیە لە ماوەی ساڵی ڕابردووە. خۆتان نەزان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووری و گۆڕانکاریەکی یەکجار زۆر ڕوویە و ئێمە ژەک و پارێزگایەکی هەرێمی کوردستان بەشێکمان هەیە لەو گۆڕانکاریانە. بەڵام وەکو ڕەوشی خەڵکی پارێزگای هەڵەبجە ڕەوشێکی باشیان هەیە. بەڕای ئێمە باری ئاسایشەکە پێش بارە داراییەکەیە. ئەگەر باری ئاسایش باش نەبێت ئەوە داراییش باش نابێت، کۆمەڵایەتیش باش نابێت. بەڵام بێگومان ڕەوشە داراییەکە بە دەرەجەیەکی زۆر کاریگەری کردوتە سەر هەموو هەرێمی کوردستان و ئێمە ژەک و پارێزگای هەڵەبجە بێگومان کاریگەریمان لێکراوە. هەم نەبوونی موچەیە، هەم نەبوونی بودجەیە، هەم ئەوەی کە ئێمە ناوچەیەکی هاوسنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕووی ئابووریشەوە بێگومان کاریگەری هەبووە. نەخشەخان چیتان کردو بۆی کە دەستی کارێکی باش ڕاکێشن بۆم پارێزگایە بۆی گەنجەکانتان لاوەکانتان لە نێو پارێزگاکەی خۆتانە دەست بەکار بن؟ بەڵێ بێگومان ئێمە لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵە سێکتەر بوو بەڕێبەرایەتی پەیوەندیدارمان هەیە. لەوانە سێکتەری کوشتتوکاڵمان هەیە، سێکتەری وەبەرهێنانمان هەیە، گەشت و گوزارمان هەیە کە پێمان وایە سێکتەری گەشت و گوزار و کوشتتوکاڵ دوو سێکتەری زۆر گرنگن. خۆشتان نەزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە ئەو قەیرانەی بۆی دروست بوو لە دەرهێنانی نەوت و فرۆشتن و کێشەی زۆر بوو، پلانی وایە کە ئەو دوو سێکتەرە بکاتەوە جێگرەوەی نەوت و ئێمە وەکو حکوومەتی خۆجی پارێزگای هەڵەبجە پێمان وایە پارێزگای هەڵەبجە زمینێکی زۆر لەباری هەیە. لەبەری لە 60 زەویەکانی پارێزگای هەڵەبجە سەرقاڵە بە باغداری کوشتتوکاڵەوە و خۆشتان نەزانن ناوچەیەکی گەشتیاریە. ئێمە لە ڕێگەی وەبەرهێنانەوە و گەشت و گوزارەوە هەوڵمان ناوە کۆمەڵی پرۆژەی جیاواز و ناوازە بکرێت. خۆشبەختان ناتوانم بڵێم 15 پرۆژەی وەبەرهێنانمان هەیە لە بواری پەروەردەی تایە، بواری گەشت و گوزاری تایە، کوشتتوکاڵی تایە بە ڕێژەیەکی باش کە وەبەرهێنان کراوە و مۆڵەتیان پێدرا و ئێستا سەرقاڵی کارکردنن و حەو پرۆژەشمان لە قۆناغی مۆڵەت پێدانان کە سەرجەم ئەو سێکتەرانی کە ژێرخانی ئابووری شارەکە ئەبوژێنێتەوە دەست بەکارە بن ئینشاءڵڵا. پێمان وایە لەو ڕوانگەیەوە ئەتوانین، چون بۆم ژێرخانی ئابووری شارێک تەنها بە موچەی ماگانی فەرمانبەران نابوژێتەوە، پێویستە پرۆژەی گەشتیاری هەبێ بۆی هەلی کار دروست بێت و هەم شتیمانیانی سنوورەکەش سوودی لەوەربگرن. یەکێک لە پایە گرنگەکانی هەر پارێزگایە گەشەسەندن و پێشخستنی بواری وەبەرهێنانە لە بوارە جیاوازەکاندا. بە باشم زانی لەگەڵ بەڕێبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە گفتوگۆ بکەم تاوەکو بزانم دۆخی ئەم کەرتە لە پارێزگاکە چۆنە و هاوکاری و هەمانگی حکوومەت چۆنە لەگەڵیان تاوەکو لەم بوارەدا بتوانن پێشکەوتنی بەرچاو بەدی بێنن. کاک زانیار زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە.
جەناب وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە پارێزگای هەڵەبجە دەکرێت پێم بڵێیت بزانم لە ڕووی وەبەرهێنانەوە دۆخی ئەم پارێزگایە چۆنە؟ سپاس بەخێر بن خۆشحاڵتان کردین. طبعاً لەو ماوەی کە دەست بەکار بووین بە فعلی لە پارێزگای هەڵەبجە کە مودەی واچێتە 3 ساڵ بەراورد بە ڕابردووی خۆمان لە مودەی 15-16 ساڵی ڕابردوو ئەتوانین بڵین هەنگاوێکی باش نراوە لە پرۆسەی ئاوەدانکردنەوە و گەشەسەندنی پارێزگای هەڵەبجە لە ڕووی پرۆژەکانی وەبەرهێنانەوە و ئەم هەنگاوە بۆ ئێمە ئێستا دەستپێکە هەنگاوی گەورەتر و گرنگتری ئێمە ئەتوانین بڵین لەم ساڵ و ساڵانی داهاتووترا دەستپێکات. لەو ماوەی کە جەنابەت دەست بەکار بوو وەکو بەڕێوەبەری گشتی ینی دڵنیام پرۆژە کراوە هەوڵ هەبوو جود و تەقەلا هەبوو پێشتیش بۆ منت باس کرد بەڵام ئەوەی کە جەنابەت زۆر پێی دڵخۆش بی لەم پارێزگایە چییە؟ وەڵاهی ئەوەی ئێمە پێمان خۆش بە هەروەکو سەرجەم فەرمانگەکان و با بڵین دامەزراوەکە ئەوەیە ئەبینین یعنی داهاتوویەکی باشە بینین داهاتوویەکی ڕوونە بینین بۆ پرۆسەی وەبەرهێنان چکە بەڕاستی لە ڕابردووان پرۆسە ئەتوانین بڵین ڕاوەستاو بووە لە پارێزگای هەڵەبجە چکە 4 ساڵ جارێک مۆڵەتێک درراوە لەم پارێزگایە لە پرۆژەکانی وەبەرهێنانە ئێستا تەنها ساڵی 2025 ئێمە 6 مۆڵەتمانیاوە ئەم مۆڵەتەکان چی بوون؟ مۆڵەتەکان تەبەن لە هەموو سێکتەرێکە پرۆسی وەبەرهێنان ئیش ئەکەین لە ئەتوانین بڵێن لە سێکتەری کشتتوکاڵی پرۆژەمان هەبووە لە بازرگانی هەمان بووە لە گەشتیاری پرۆژەمان هەبووە و پەروەردەیی پرۆژەمان هەبووە و ئەمانەی تریش کە ئێستا با بڵین لە قۆناغی پێدانی مۆڵەتان یاخود پەسەند کراون و ئامادەن بۆ مۆڵەت هەموو سێکتەرەکانی تایە لە وەرزشی لە تەندروستی چکە ئێمە لە زیاتر لە 13 بۆ 14 سێکتەر ئیش ئەکەین هەر پرۆژێک لەو سێکتەرانەیە بێت و پێویستی پارێزگاکە بێ و هەلی کار و بۆ گەنجان بڕەخسێنێت ئێمە ئیشان لەسەرەکەین و مامەڵیان بۆ بەڕێەکەین. گومان لەوەدا نییە کە ئەم پارێزگایە بە قۆناغی سەختە هاتووە ینی تاوەکو کەوتۆتە سەر پێوەکو پارێزگایەک و ڕەنگە بەڕۆبەرایەتێکە چراویش بەدەر نەبێ لەو لەم پەروەستەنگیانی کە دروست بووە ئەکرێ پێم بڵێ ینی ئەو گرفتانە زیاتر چی بوون کە بەرەوکی سێکتەری وەبەرهێنانیان گرتووە لەم پارێزگایە و بەڕاستی دەبێت چارەسەر بکرێت. طبعاً پرسیارێکی زۆر وردە چونکە بەڕاستی پرۆسی وەبەرهێنان تەنها خۆی نییە تەنها هاتنی سەرمایهدار وەبەرهێنەر نییە بۆ ناوچەیەک و بەگەرخستنی پرۆژەکەیە بنیەی تەحتی و شوێنە ژێرخانی ئەو شوێنە بەڕاستی کاریگەری ڕاستەوخۆیە لەسەر هاتنی سەرمایهدار وەبەرهێنەر چکە وەبەرهێنەر کێتە شوێنێک یەکەمین جار با بڵین تەقیم هەڵسەنگاندن بۆ ژێرخانی ئەو شوێنەیەکە ئایا ئەو شوێنە ئەوە هەڵەگرێت ئەم بێت پرۆژەیەکی گەورە چکە ئێمە پرۆژەکانی وەبەرهێنان پرۆژەی گەورن سەرمایەکانیان زۆر زۆر ینی پرۆژەمان هەیە بای 50 میلیۆن دلار ئێستا مامەڵەمان لەبەردە سایبای 100 میلیۆن دلارە وەبەرهێنەرێک کە یەک سەرمایەکی گەورە بەم قەبارەی ئەخاتە شوێنێک یەکەم شت کە هەڵسەنگاندنی بۆ کات تەقیمی ژێرخانەکەیەکە بزانێ ژێرخانی ڕێگاوبانی پرد و با بڵین بەرزە پرد و باڵەخانە و تۆڕی کارەبا و ئاو ئەو بابەتانی چۆنە چکەمانە هەمووی کاریگەریان هەیە لەسەر ئەوەی کە وەبەرهێنەرێک دڵی ئەو شوێنە بگرێت بزانێ ئایا ئەم شوێنە لە داهاتووە کەڵکی ئابووری ئەبێ بۆ پرۆژەکەی وەڵام ئاياتەوە یاننا بۆیە بەڕاستی وەک ئاماژەت پێکرد لەبەری هەڵەبجە بە کۆمەڵت کارەساتی دوا بە دوای یەک گەیشتوتە ئەم قۆناغا بۆ ئێمە زۆر زەحمەت بۆ پرۆسەکە چکە لە ئێستاشا ئاسەواری ئەو کاولکاری و کارەساتانی ڕابردوو بە پارێزگاکەەوە دیارە بۆیە تۆ وەبەرهێنەرێک هێنیتە ئێرە یەکەم شت کە لە مەدخەلی شارە و لە دەواازە و داغڵە بێ هێشتا و ئاسەوارە دیارە زۆر قورسە بۆ ئێمە کە قەنەعەت بکەین بە وەبەرهێنەرێک تا لێرە وای لێ بکەین بێت پرۆژەیەک بەگەر بخاو و قەنەعەتی پێ بکەین کە بەڵێم پرۆژەی سەرمایە بێ و لە داهاتووە لە ڕووی قازانجێ بچکە ئێمە نابێ بیرمان بچێ هەر وەبەرهێنەرێک لە کۆتاییە هەدەفە سەرەکیەکە بە دەرلەوەی خزمەتێکەکە بۆ ناوچەیە هەدەفەکەی دەستکەوتنی داهاتێکە بەڕاستی چکە ئەو ئیسیسمارەکە وەبەرهێنانەکە بۆیە بەڕاستی ئەمە ئاستەنجێک بووە بەڵام تا ڕادەیەکی باش ئێمە توانیمانە ئەو بابەتانە چارەسەر بکەین. دۆخی خزمەتگوزاری و سێکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجە بەشێکی دیکەی پرۆگرامەکەم بوو هەر بۆیە هاتوومەتە شارەوانی هەڵەبجە و دەمەوێت لەگەڵ بەڕۆبەری گشتی شارەوانی قسە بکەم تاوەکو پێم بڵێ دۆخی خزمەتگوزاری و سێکتەرەکانی لە پارێزگای هەڵەبجە چۆنە و دەکرێت لە داهاتوودا چی بکەن بۆ ئەوەی دۆخی خزمەتگوزاری باشتر بکەن. خێڵان زۆر سپاس بۆم دەرفەتە وەکو بەڕۆبەری گشتی شارەوانیەکانە کرێ پێم بڵێ ینی
دۆخی سێکتەرەکانی خزمەتگوزاری ئێستا لە پارێزگای هەڵەبجە چۆنە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کە ئەمڕۆ ئامادە بوون و بتوانین لە ڕێم بەرنامە جوانەی بەڕێستانەوە شتەکان ڕوونکەینەوە بە هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجە. ئێمە دائیرەیەکی خەدەمین و ڕاستەوخۆ کۆنتاکتمان هەیە لەگەڵ خەڵکە. لە ڕاستیە بەو کاتێک کە من لێرە بەڕێوەری گشتی بووم قەت نەمبینیەوە کە پرۆژەکانمان خزمەتەکانمان بۆ خەڵک بەڕاستی بەم شێوازە خراپ بێت کە حەزەکەم خەڵک بزانێت کە ئەمەش پەیوەندی بە ئێمەوە نییە. ئەوەی لە توانای ئێمە هەبوو بێ دۆک و کتاب و کتابکاری و سەرپەرشتی پرۆژە هەموو شتێکمان کرد. بەڵام ئەکەوێتەوە سەر سویلە کە لە بانقەکانانە لەوەی کە بەڕاستی ڕەزامەندی پرۆژە لەسەرەوە دەرەکرێت. بەڵام بۆ ئەوەی کە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەکانمان ئەتوانم بڵێم لە ساسە ڕاگیرەوە. هۆکاری ڕاگررتنەکەوەیە کە بەگشتی و دۆخی دارایی حکوومەت خراپیان مامەڵەیەکی تایبەتە لەگەڵ هەڵەبجە. نا بەگشتی لە ڕاستیە وەزی حکوومەت خراپە بەڵام بەڕاستی حەزێکم لەم بەرنامەشەوە گلەیەک لە سەرۆکی حکوومەت بکەم. بەڕێزیان هەمومان ئەبینین لە پارێزگای هەولێر بە تایبەت ئەوەی ئێمە کە زیاتر سەردانی هەولێرەکەین هیچ جارێک نەبووە سەردانی هەولێر نەکەین و گۆڕانکاریەک نەبینین. ئایا ئەوان بە چ پارەیەک پرۆژە جێبەجێەکەن بۆ پارە بۆ ئێمە نییە بۆ پرۆژەکانی ئێمە ڕاگیراون. بۆیە بەڕاستی من ئەمە بە جیاوازی دانێم ڕەزامەندێک تەنها لە سەروەرەقەمە خزمەتی هەڵەبجە نییە. حەزەکەم خەڵکی هەڵەبجە ئەم ڕاستیە بزانێت بەڕاستی چونکە من ڕەزامەندیەکم ناوێت لە سەوەرەقە بڵێ ئەمە 3 ملیار ئەمە 5 ملیار ئەنیەتەوە بڵێ واژۆکانی سەرۆکی حکوومەت بۆ چای میدیایەوە لە پشتەوە کردداری نییە بۆ هەڵەبجە. بەڵێ بە دڵنیاییەوە چونکە هەر ئەم بەیانێ پەیوەندیان پێوە کردم ڕەزامەندی 4 پرۆژەتان بواتۆتەوە بەڕاستی پارە نەبێ ڕەزامەندی چی؟ بەڵێ وتم هیچ دڵخۆش نیم بۆ ڕەزامەندیە و من بڵاویشی ناکەمەوە لە فەیسبووکی خۆمان لە سوۆسیال میدیا لەبەر ئەوەی وەکو پرۆژەکانی کە ئێستا من مقاول بانکم دەست بەکاربوونیان بۆ بکەنیان پرۆزەی تەندەرین کەم دیسانەوە ڕاگیرێکەوەتە من نەمتوانێت هیچ شتێ بکەم بۆ خەڵک. بۆیە ڕەزامەندیەک تکایە تکام هەیە لە سەرۆکی حکوومەت بەڕێزیان کە ئەو ڕەزامەندیانەی بەبێ پارەیەتەوە بۆ ئێمە بەڕاستی هەر نەدرێت باشترە. بازرگانی و پێشەسازی ژێکێکە لە پاگرنگەکانی دیکەی پێشکەوتنی هەر شار و پارێزگایەک لەگەڵ سەرۆکی ژووری بازرگانی و پێشەسازی هەڵەبجە گفتوگۆ دەکەم و دەمێ پرسیاری وی لێ بکەم بازرگانان تا چەند دەیانەوێت سەرمایەکانیان لەم پارێزگایە بەگەڕ بخەن و هەروەها چۆن دەتوانن زەمینە لەبار بکەن تا بازرگانانی دەرەوەی هەڵەبجەش بتوانن بێن لەم پارێزگایە سەرمایەکانیان بەگەڕ بخەن و ژێرخانی ئابووری ببوژێنەوە. جەناب وەکو سەرۆکی ژووری بازرگانی پارێزگای هەڵەبجە حەزەکەم باسیەوە بۆ بکەی بزانم لە ئێستادا دۆخی بازرگانی جموجۆڵی بازرگانی چۆنە لە پارێزگای هەڵەبجە؟ بەڕاستی ئێمە زۆر حەزمانە کرد لە کاتێکا قسە بکەین لەسەر ڕۆژی بازرگانی هەڵەبجە کە زۆر لە گەشەکردن و لە پێشکەوت نابووایە بەس بەداخەوە هەر بە حکمی عامی منطقەکە و بە حکمی عامی وەزعی ناوچەکە ئیقلیمی و عاجیهانی و ناوچەیش کە گرفت و کێشە زۆر زۆرە لە بەردەمی کاری بازرگانیە. ئێمە ژۆک و سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر پەیوەندیمان لەگەڵ ئێران هەیە بە حکمی سنوورەکە. ئێرانیش وەزع ئەمنیەکەی و شەڕ و وەزعەکەی ئێستا خۆمان ئاگادارین و ئەم وەزعی اقتصادیە نالەبارەشی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە لەو مەشاکلانی کە هەمومان شارەزاین بەڕاستی ڕەوشی بازرگانی بە شێوەیەکی عام سست کردووە لە هەموو کوردستانە و ئەو پشکە زیاتریش بەری ئێمە ئەکەوێ بە دوو سەبەب. یەکەمیان کە هاوسنووری ئێرانین، دووەمین کە داخلی منەسە نابین لە مەوزوعی دۆلار و پارە و هاوکاریکردنی داراییە و بە نیسبەتەوەی کە هەڵەبجەش تازەیە پارێزگایەکی تازەیە و عەدەدی سوکانیەکەی و خەڵکەکەی کەمە بە مەرزەکانیشمان بە تەواوی تەفعیل نەکراوەتەوە ئەمانە خۆی بۆ خۆی بارگرانی دروست کردووە لەسەرەوەی کە بتوانین پێشکەوتنێکی بەرچاو ببینین. بەڵام ئومێدمان هەیە و ئومێدەوارین کە ئینشاڵڵا لە ئایندا هەنگاومان ناوە هەنگاوی باشمان ناوە کە لە ئایندا شتی باشتر بەڕێوە بێ و تەوەقعشتی باشەکەین. کاک تایردارە خۆت دەزانی ینی بابەتی بازرگانی یەکێکە لە کۆڵەکە سەرچیەکانی پێشخستنی ژێرخانی هەر پارێزگایە. جەنابیشت باست کرد کە قۆناغەکە بۆ هەبوو خەڵک ناخۆشە بەڵام لە تێڕوانینی جەنابتەوە ینی
لە ڕووی بازرگانی و چی پێویستە بۆ هەڵەبجە بکرێیان دەبێت بیکەن بڵێ والله یەک قەزیە هەیە زۆر گرنگە ئەویشەوەی ئێمە ئەبێ بزانین کە هەڵەبجە بووە بە پارێزگا کە بووە بە پارێزگا معاملەی پارێزگای لەگەڵا بکەین یعنی تۆ کە دڵت خۆشە کوڕێکت ببێ کە ئەم کوڕت بوو ئەبێ بەقەدە دڵخۆشی کوڕەکە کە هاتە خزمەتی کوڕەکە بکەیت کە بتوانین لە جلوبەرگی لە کەلوپەلی لە خوێندنی لەو شتانێک هەیە ئێمە پارێزگایەکمان بۆ دروست بووە پێوتێ پارێزگای 19 لە عێراقا سقل و قورسایی خۆی هەیە ینی سومبلە ڕەمزە هەمومان شانازی پێوەکەین کەواتە بێ شایستەی کەین بە پارێزگا لە هەموو ڕوویەکەوە کە ویستمان شایستەی کەین بە پارێزگا ئەبێ چی لێ بکەین ئەبێ یەکێ لە شایستەکانەوەی گەشەی ئابووری تیا دروست بێت ئەبێ دەخلی فرد بەرز بێ ئەبێ هەلی کار دروست بێ ئەبێ بەتاڵی تیانەمێنێ ئەبێ دەستی وە بەرهێن بێتە ئێرە ئەبێ بازرگانی و کشت و کاڵی لێرە پەرە پێ بدەین ئەبێ ژێرخانی ئابووری پارێزگاکە دروست بکەین ئەمە بەچی دروستەکرێت کە لەو حاڵەتە ناڕەحەتی کە باسم کرد پێویستی بەوە ئێمە بەڕاستی مشکلی هەلی کارمان نییە یعنی وەکو قووەتی مرۆیی خەڵکێکی گەنجێکی زۆرمان بەدەستۆ هەیە مەقەوماتی ئیش ئەرزێکی زۆر پان و جوان و ڕێکوپێکمانەیە فراوان کە ئەرزی شارە زورە ئاوێکی زۆر باشمان هەیە منتیقەی سیاحیە منتیقەی سیاحی زۆر خۆش و گەشت و گوزارمان هەیە تەنها پلانی ستراتیژیمان نییە ئەمە قەزیەکەیە پلانێکی استراتیژی درێژخایەن نییە و لەگەڵ ئیرادەیەکی بەقووەتە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە پاڵپشت بێ بۆ ئەوەی کە ئەم گەشە ئابوورێ لە کوردستان لە پارێزگای هەڵەبجە دروست ببێ محاولە بکە بۆ نمونە باقێکی ئەهلی بێنێتە هەڵەبجە باقی لە باقەکانی عەرەبیەکان بێنێتە هەڵەبجە لە ڕێی باقی مرکزی و ئاسانکاری بۆ بکرێ ئاسانکاری بۆ باقەکە بکرێت کە ئێستا لە هەڵەبجە نییە مەسەڵەن بۆ نمونە وە بەرهێن دێت لە هەڵەبجە ئاسانکاری زەوی پێدانی پێ بکرێت مشارەکەی پێ بکرێت لە ڕۆتینەکان کەم بێتەوە بتوانێت مۆڵەتی ئیشێکی لە هەفتەیەکا بدرێتێ زەوی پێدا بۆ دابین بکرێت ئەو کاتەوە بەرهێن دێت لێرە معاملی گەورە دروستەکە ئەمانە چێ ئەم بڕیارانە ئەبێ بدا کێ بێ بڕیاران دەبێ حکوومەت ئەم بڕیارانە بدا مەسە مەرزی سازان ئێمە بووە بە خولیایەکی یەکەی هەموو کەسێکی هەڵەبجە ئێ باشە غەیری ئەوە چۆن بە پارێزگا بوونەکە دائیمە لە خەیاڵمان نابوویستە مەرزی سازان ئێمە بەگاڵتە نییە داوای ئەەکەین ئەگە مەرزی سازارمان بۆ بکرێتەوە مەرزێکی تیجاری بێ حرەکەتی تیجاری لێرە دروستەکەین لێرە کۆگا دروستەکەین ئەبێتە مەرکەزێکی تەوزیع گروپی کۆمپانیەکانی هەڵەبجایەکێکە لەو کۆمپانیانی لە ماوەکانی ڕابردوودا هەوڵی بەرچاوی داوە بۆ پێشخستنی پارێزگای هەڵەبجە و سەرمایەکی باشی لەم پارێزگایەدا بەگەڕخستووە بەتایبەت لە سێکتەرەکانی پەروەردە و هەروەها دروستکردنی کارگەیەکی گەورەی شیرەمەنی لە شارەکەدا کە ببێتە زەمینەیەکی باش بۆی گەنجانی ئەم شارە کاری تیادا بکەن بە باشم زانی لەگەڵ وتەبێژی کۆمپانیاکەیان هەندێک گفتوگۆ بکەم و زانیاری لێوەربگرم تاوەکو بزانم لە ئێستادا چیان بۆ هەڵەبجە کردووە لە داهاتوودا دەیانەوێ چی بۆ ئەم پارێزگایە بکەن کاگاسۆ گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە دەمەوێت زانیاریم بیتەوە قسە بۆ بکەی سەبارەت بەوەی چۆن بڕیارتاندا کە ئەم سەرمایە گوزاریە لە پارێزگای هەڵەبجە بکەن کارگە و دەستی کار لەم پارێزگایە ببوژێننەوە بەڵێ لە ڕاستیە هەر بۆ خۆی دیدگا و استراتیجێتی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە ئەتوانم بڵێم وەکو پرەنسیپ وەکو ئەخلاقی کارکردن وەکو ئەجێندا هەمیشە هەوڵمان ناوە هەڵەبجە وەکو پایتەختی قوربانیەکان لە ئەولەویەتی کارەکانی هەڵەبجە گروپ و شخصی بەڕێز کاک ئاسۆی حاجی محەممەد بامۆچی بێت بۆ ئاوەدانکردنەوە بۆیە کارخانەیەشی گەورەی وەکو کارخانەی خۆراکی ڕاستان کۆمەڵگەی خۆراکی ڕاستان بەو قەبارە گەورەیە کە بە پێی ستانداردە هەرە جیهانیەکان و تازترین تەکنەلۆژیای جیهانیمان تیا بەکارهێناوە کە هێناومانەتە پارێزگای هەڵەبجە بەشێکی سەرەکی بۆ خزمەتکردنە بە ژێرخانی داڕووخاوی هەڵەبجە خۆتانەزانن لە 16 ساڵی 1970 ڕژێمی گویستی ئەم پایتەختە ئەم شارە کۆتایی پێبێنێ بەڵام دیدگایەکی تازە لەدایکە بێ کە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەیە ئێوێ بە دڵ و بە ڕۆح بە ئەجێنداوە بە پلان خزمەت بە پارێزگای هەڵەبجە بکە و بیبوژێنێتەوە و ئەم بوژانەوەیەش بوژانەوەیشی مەیدانیە گریمانە نییە ئێمە ئەوەی کردومانە بۆ هەڵەبجە تا ئێستا لە ڕووی خێرخوازیەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی پرۆژەی ئاوەدانکردنەوە هیچی منەتنان نییە بەسەر خەڵکی هەڵەبجە بەڵکو
ئەرچێکی ئەخلاقی ویشدانی نیشتیمانیە بۆ خزمەتکردن بە تاک بە تاچی پارێزگای هەڵەبجە و دیوەکەی تریش بۆ ئەوەیە کە خزمەت بە بواری ئابووری و پێشخستنی کەرتی ئابووری بکەین لە پارێزگای هەڵەبجە چونکە خۆتان نەزانن ئەم کۆمەلگایە کە جگەلەوەی کە تێچوویەکی زۆری هەیە بەڵام توانی ومانە لە ئێستادا دەستی کار بۆ 300 خێزان وەکو دەرفەتی کار دروست بکەین سەدان خێزانیش لە دەرەوەی ئەم کارخانەیە بە کاری ناڕاستە و خۆتوانیوانە سوودمەند بن لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە. لە نێو بازاری هەڵەبجەم و دەمەوێت لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانیش قسە بکەم تاوەکو سەرنجی ئەوان بزانم سەبارەت بە دۆخی شارەکەیان. ئایا تا چەند دڵخۆشن بەوەی کە لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە گۆڕانکاری لە شارەکەدا ڕوویداوە و دۆخی خزمەتگوزاری و سێکتەرە جیاوازەکان لە تێڕوانینی ئەوانەوە چۆنە لەگەڵ ما بن بە گوێبیستی بەشێک لە بۆ چۆنی هاوڵاتیان بین. دیارە پرۆگرامەکەی ئێمە لەسەر ئەو گەشەسەندانەیە کە هەڵەبجە بەخۆیەوە بینیوە لە دوای بوون بە پارێزگا جەنا بە وەکو هەڵەبجەیەک پێم بڵە بزانم چی بۆ هەڵەبجە کراوە چی پێویستە لایندەیە بۆ ئەم شارە و بۆ ئەم پارێزگایە بکرێت. سەرەتا بەخێر بێن سەر چاوم ڕووکەیتە کامێرەکە سوپاسە دەکەم. بەخێر بێن سەر و سەر چاوم. دیارە بوون بە پارێزگابوونی هەڵەبجە خۆی لە خۆیان ئەگەر لە ڕووی خزمەت گوزاریشەوە نەبێت لە ڕووی باڕی معنەویەوە بۆ خەڵکەکە کارێکی باشە کارێکی پیرۆزیشە. خزمەت گوزاریەکانیش تا حەدێک ئەتوانین بڵێن بەرچاون دیارن کراون لە ڕووی دەستی ئاوەدانی و لە ڕووی پرۆژەکانەوە بۆ ناو شار. ئیتر ئەوەشی کە لە ئایندا بکرێت تەنیا گرفتێک لەم شارە کە هەبێت بۆ خەڵکی ئەم شارە کە پێویست بێ و زەرور بێت من پێم وایە ئاوردانەوەیەکە لە گەنجانی ئەم شارە گەنجانی شار چونکە زۆرینیان ئێمە ئەزانین ئەوەی کە لە هەڵەبجا بژی ئەزانێک گەنجانی شار بەدەست بێکاریەوە ئەناڵێت یعنی مانەوەیان بۆ منە تا درنگانێکی شەو لە بازار یا مەسەلەن بێشوێنیە کە ئەوان بتوانن ڕووی تێکن کاتێکی بەسەر بەرن. بەرپرسانی پارێزگاکە ئەڵەن کە هەڵ زۆرە بۆ ئەوەی کە ئەم پارێزگایە باشتر بکرێ ئاوەدان بکرێتەوە بەڵام ڕۆتینە ئیداریەکان ڕێگریەکان هەیە ڕاستەکان بەس چییە بودجەی بۆ سەرف ناکەن لە بەغاوە کێشەکە ئەوەی گرفتەکە لە دەرەوەی دەسەڵاتی دەسەڵاتی ئەماژیتیانە پێ ڕاست بڵێ بەڵام بەگشتی کە سەیری دۆخەکە بکەی هەستەکەی هەڵەبجە بەرەو باشی ڕۆیشتووە گۆڕانکاری بەسەرا هاتووە گۆڕانکاری چوە بە زۆر کەم لە ئاسی چاوەڕوانی لە بەخوا قەسە لە چاوی ئەو توموحە و ئەو شەهیدە و ئەو زەحمەتێکە کێشایە کە ئەو کیمیایە و پێ بڵم لە 74 بەڵێ گەوتین چەکی قورسی بوو بەکارهێنا لە رووسیا و سەدام ناپاڵم بوو ناپاڵ یا لەم شارە ئەمە یەکەم دووەم چەکە تاقییان کردووە لە ڕەبداچی بوو کیمیایی بوو باشە هەتا ئێستا نازانم ئەمە هەموو خزمەکەی کە تۆ جەناب دەیبینی ئەمە بازاڕەکەیەتی لە ساڵەکانی 50 تا ئێستا وایەم بازاڕە ئاو چۆ پیرم هەموو هەتا شتە خوار و هەر ساڵەکانی 50 دەستکاری نەکراوە دەجا بودجەی بۆ دەچۆکاتە هیچ زەربی سفریان کرد و هیچیان بۆ سەرف نەکرد هەروگو خۆی ماوەتەوە. پەیوەندیەکانتان لەگەڵ حکوومەتی ناوەندی چۆنە و پاڵپشتەکانیان چۆنە بۆ هەڵەبجە چکە بەڕاستی کە دێنە سەر شاشەی مێدیاکان زۆر باسی هەڵەبجە دەکەن زۆر متەحاتیفن لەگەڵ ئەم پارێزگایە بەس بزانین هەر بە فعلی بەکرداریوان. بەڵێ بێکمان خۆتان نەزانن ئێمە لە مانگی 4 2025 بە فەرمی لەلایەن پەرلەمانی حکوومەتی فیدراڵەوە ناسێنراین وەکو 19هەمین پارێزگای حکوومەتی فیدراڵ بەڵام پێش ئەوەش ئێمە هەر پەیوەندیمان هەبووە لەگەڵ حکوومەتی ناوەندیە و چەند بەڕێبەرایەتێکمان هەبووە تەماسمان هەبووە لەگەڵیانە و بەپێی ئەوەی کە بوجەش ساڵانە تەزدیقکراوە ناوی هەڵەبجە وەکو پارێزگای هەڵەبجە هاتووە بەڵام گرنگ ئەوە بوو کە بە فەرمی بناسێنرین خۆشبەختانە بە فەرمی ناسێنرا و ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە زۆر دڵخۆش بووین لەبەرەوەی ئەوەنەی لە ڕووی معنەویەوە بۆ ئێمە ئاسوودەی پێیان
شتەکانی کە تابعەتی واتە پێویستە هەر بکرێت حکوومەتی فیدرال بیکات. خاڵی یەکەم و گرنگمان قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدانە، کێشەی مناڵەون بۆکانە، بریندارانی چکی کیمیایی کە تا ئێستش ئەناڵێنن. پێمان وایە ئەم حکوومەتە لە بەرەوەی میراتگری حکوومەتی پێشووە دەبێت تعویزی خەڵکی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە بکاتەوە جگەلەکە سوکاری شەهیدان ئەو پرۆژە خزمەت گوزاریانەش کە پێویستە و بکرێ بۆ پارێزگای هەڵەبجە و من خودی خۆم ئومێدم زۆرە و هیوادارم ئینشاءڵڵا ڕەزامەندی ئەو کارانی کە ئێمە پێشکەشەکەین بدرێتەوە. کەواتە با کەمێک پرسیارەکەم تایبەت بکەمەوە بە نزیکەیەوە ساڵێک و 4 مانگ تێ بەڕێ بەسەر دەست بەکاربوونەوەکو پارێزگاری هەڵەبجەبەوە کالە دەکرێت ینی لە تێڕوانینی خۆتەوە بەوە ڕاگەیشتووی کە لە فکر و ئەندێشە تا بوو بۆ هەڵەبجەی بکەیەوە چی ماوە بۆی کە بیکەی؟ خۆی زۆر شت ماوە بکرێت وەکوتم پارێزگای هەڵەبجە لە چاو پارێزگاکانی کە هەرێمی کوردستان و عێراقیشە پارێزگایەکی نوێیە. بەو ماناژ نییە کە ئێمە لە بەرەوەی نوێیە ئەبێ سەبر بکەین، بەڵام بار و دۆخە داراییەکە و ئەو تەنگەشە سیاسی بە ینی واقعی ئێمە تەعامل بکەین و بیر بکەینەوە کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەندا. ئەمە پەکی هەموو پرۆسی کارگێڕی حکوومەتی هەرێمی کوردستانی خستووە، نەک خودی تەنها پارێزگای هەڵەبجە، بەڵام بێگومان پارێزگای هەڵەبجە زیاتر پێوەی دیارە لەبەرەوەی ئێمە پێداویستەکانمان زۆرە، داواکاریەکانمان زۆرە، بەڵام بەپێی توانا هەوڵمان ناوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕەزامەندیمان بۆ چەندین پرۆژە وەرگرتووە. دروستکردنی بینای پارێزگایە سە پێش چاوپێکەوتنەکە باسمان کرد کە بە خودی خۆم زۆر بە گرنگی ئەزانم کە بینایەکی تایبەتی هەبێ و چاکردنی ڕێگەکانە و لەگەڵیشی ئەمە کۆمەڵە پرۆژمان هەیە استراتیجیە ئەوانە بەردەوام لەسەر خەتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەستخۆشیەوە بەردەوام هاوکارمانە بۆ دابینکردنی نەختینەوە پرۆژەکان بۆ بە دواداچوونی کێشەکان. ئێمە وەکو حکوومەتی خۆجیایی بە هەموو سەکتەرەکانیەوە وەکو پارێزگاریش پێمان وایە پارێزگای هەڵەبجە ئەکرێ بکرێ بە نمونەیەکی جوانی گەشتیاری کوشت و کاڵی کە لە سەرتاسەری عێراق بتوانن سوود لە ئەزمونونەکانی وەربگرن و سوود لە ناوچە گەشتیاری و کوشت و کاڵەکانیش وەربگرن. کاک زانیاردیارە هەر دەمەوێت پرسیارەکانم هەر تایبەت بە بابەتی وەبەرهێنان لەگەڵ جەنابەت، ینی خۆت ماشەڵڵا کەسێکی گەنجیت و لە هەڕەتی لاوێتیای حەزەکەم لێت بپرسم کە چی دەکەی بۆ گەنجانی ئەم شارە بە تایبەت بۆ سەرخستن و سەرپێخستنی ئەو پرۆژانی کەەوە کات دەستی کار لەم پارێزگایە زیاب کا بەڕاستی؟ بەڵێ وەڵاهی من خۆم و سەرجەم فەرمانبەرەکانیشم خۆشبەختانە هەمووی کۆمەڵە گەنجی تیمی وەکو تیمێک کارەکەین پێکەوە ئێمانی بەبێ پاڵپشتیوان بەڕاستی هیچم بۆ ناکرێت. ئێمە لێرە سی فەرمانبەرمانەیە سەرجەمیان گرێبەستن بەو مەجموعە کەمە لە فەرمانبەرەوە توانیمانە ئیدارەی بەڕێوەبەراتێکی گشتی گەورە و گران بین کە هیکلێکی گەورەی هەیە و پێویستی بە زیاتر لە 150 فەرمانبەر هەیە. لەو مودەیە ئەوەی پێمان کرا بێت بەڕاستی با خۆمان و فەرمانبەران و درێغیمان نەکردووە تەقەمانەوە لە هەموو دەرگایەک سەردانی زۆرینی ئەتوانم بڵێن ئەوە بەرهێنەرە دیار و خاوەن سەرمایانەمان کردبێت کە توانای مادیان باشە و ناون و ڕقەمن و لە پرۆسەکە ئیش ئەەکەن داوامان لێکردوون کە بێن لە پارێزگای هەڵەبجە پرۆژە ئەنجام خۆشبەختانە بەشێکی زۆریان هەنگامیان ناوە داواش لەوانە ئەکەین لێرەوە کە تاکو ئێستا نەهاتوون بۆ مێژووی خۆیان بەدەر لە بابەتەکەی کە باسمان کرد بزنسە و داهاتێک بۆ خۆیان ئەوەی بێتە هەڵەبجە لەم قۆناغەیە بۆ مێژووی خۆی بەڕاستی مێژووی بۆ خۆی ئەنووسێتەوە چکە لێرە ئێمە زانین هەڵەبجە سمبولە لێرە هەمیشە هەمومان ئەڵێن هەڵەبجە قەزەیەکی نەتەوەیە کوردی بە دنیا ناساندووە ئەوەشمان دیوە بەڕاستی بەشێک لەوە بەرهێنەرانە کە هاتوون وتیانە ئێمە هەدەفە سەرەکیەکەمان خازانجنەوە بەڕاستی حەزمان کردو خزمەتێکی پارێزگاکە بکەین بۆیە هەنگاومان هەڵهێناوە بۆ هەڵەبجە و خزمەتکەین بۆیە داوا لە سەرجەم ئەو بەرهێنەرانی تریش ئەکەین کە بێن بەدەم پارێزگاکە و لێرە پرۆژە ئەنجام بن. هەر لە ناو قسەکانی جەنابتانی ئەوەی کە گرنگە لە ناوە بەرهێنان بەڕاستی بابەتی پرۆژەی نیشتەجێبوونە ڕەنگە ئەو داتایە لای جەنابەت زیاتر هەبێت کە بەڕاستی لەم پارێزگایە گرفتی نیشتەجێبوون هەیە یاخودنا ئەگەر هەیە هیچ وەبەرهێنەرێک پێشنیارەوەی کردو پرۆژە لەم پارێزگایە جێبەجێ بکە خۆت وەکو بەڕێوەبەری گشتی و بەرهێنان بە گرنگی دەزانیت کە پرۆژەی وەبەرهێنانی نیشتەجێبوون لەم پارێزگایە جێبەجێ بکرێ؟ طبعاً وەکو ئەزمە پارێزگای هەڵەبجە نەگەشتووەتە ئەزمەی نیشتەجێبوون
بەڵام وەکو بابەتێکی تر خەڵکی ئێرەش بەڕاستی وەکو شارەکانی تر وەکو ناوچەکانی تر پێویستی بە پرۆژەی نیشتەجێبوونی مۆدێرن و سەردەمیانە هەیە کە بە با بڵێن ستاندارد و کوالیتی سەردەمیانە بنیاتنرابێ. ئێمە لێرە خاوەنی دوو پرۆژەی نیشتەجێبوونین، یەکێکیان پرۆژەی گۆرانستیە کە با بڵێن هەر لە سەرەتای یاسای وەبەرهێنان هەموڵەتی وەرگرتوواتە 20 ساڵەوە پێش بە کوالیتی و ڕۆژی ئەندازیاری ئەو سەردەما دروست کراوە، لەوانەیە ئەو کوالیتیە ئەگەر خۆشمان دروستمان کردایە بۆ ئەم سەردەما جیاواز بە خەڵکی ئێستا حەزی لە شێوازێکی نوێی ژیانکردن بێ. بەڵێ و پرۆژێکی کەمان کە پرۆژێکی نییە لە قەزای خوورماڵە، پرۆژەی نیشتەجێبوونی فەرمانبەرانی خوورماڵیش پرۆژەیەکی با بڵێن بۆ چینێکی مامناوەندە، پرۆژەیەکی سەر و لۆ کۆستە بەڵێن بڵێن بۆ چینی مامناوەندە، پرۆژێکی جوان و نوێگەریە. بەڵام لە پارێزای هەڵەبجە بەڕاستی کێشەی نیشتەجێبوون پەیوەستە بە نەبوونی زەویەوە. ئێمە وەبەرهێنەری زۆر گەورە ئامادەی دەربڕیەوە مامەڵەی زەویتانین. بەڵێ ئێمە بەداخەوە تاکو ئێستا لە سنووری شارەوانی هەڵەبجەیە وەکو پێویست نەتوانراوە بۆ سێکتەری نیشتەجێبوون زەوی دابین بکرێ. بە حکمیەوەی نیشتەجێبوون زەویکی زیاتری ئەوێت با بڵێن ئەچێتە 150 و وەبەرهێنەریش چاوی لە زەویکی مغری و نادرە لە شوێنێکا بێت کە شایستەی ئەوە بێ ئەو سەرمایە گەوری تا بە گەڕخە. بۆ ئەم بابەتە تاکو ئێستا لەگەڵ بەڕێزان لە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە لەسەر هێڵین کە بتوانین لە داهاتوویەکی نزیکە لە چەند زۆنێکی دیاریکراوی هەڵەبجەیە چەند شوێنێک دەستنیشانکەین بۆ پرۆژەی نیشتەجێبوونێکی ئەنی خواستی لەسەر بێگەرد. بەڵێ بە دڵنیاییەوە چونکە بە پشتبەست بە داتا و ئامارێک با بڵێن کە خۆمان ڕاپرسێکی مەیدانیمان کرد زیاتر لە 1000 نمونەمان وەرگرتووە بەڕاستی بە شێوەی هەم بە مەیدانی هەم بە شێوازێکی ئەلکترۆنی لەگەڵ زانکۆی هەڵەبجەیە. لەو داتایی کە بۆمان هاتووە زیاتر لە 170 هاوڵاتیان داوای پرۆژەی نیشتەجێبوونی مۆدێرن و نوێیەکەن بۆ خۆیان. سڵاو لەبێ قوربان. سڵاو لە تۆش پارێز. وەکو هاوڵاتیەکی ئەم شارە باسێکی ڕەوشی پارێزگای هەڵەبجەم بۆ بکە لە دوای بوون بە پارێزگاوە دۆخی خزمەتگوزاری لەم شارە چۆنە بە باوەڕی جەنابێ؟ بەڵێ وەڵاوە ڕاستی بێگەگەر باس لە گۆڕانکاری بکەین لە دوای ئەو قەرارانەوە کە دەرچووە هەم لە حکوومەتی ناوەندی فیدراڵەوە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر مۆزەی بە پارێزگا بوون جیاوازێکی ئەوتۆ نابینی کە شایانی باس بێ، ینی ئەتوانین بڵێن سفرە هیچ جیاوازێکی بۆ شێوەیە نییە. جیاوازی نابینی، هیچ جیاوازێک نییە لە ڕێی خزمەتگوزاری لە ڕێی پرۆژەکانەوە. ئەو شتانێکە هەیە بابەتەکان گشتیە بۆ نمونە ئەوەی شتێک کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان شانازی پێوەکە کە مۆزوعی چاکردنی کارەبایە بابەتەکە گشتیە پەیوەندی بکەنە بە هەڵەبجەوە مەڵبە دەستخۆشیشمانێ ناڵین گرفتەکە بۆشی بەسەکە بڵێن خاستیکەین و بە تایبەتیکەن بە هەڵەبجەوە ئەمە شتێکی نەبڵێ باسی کرد. پرۆژەکانش بەگەشتی پرۆژەکان وەک هەموو ڕێگەندەکانش ئاگادارن کە هیچ پرۆژێکمان نەبزم نەگەشتە میلیارد دینار، هەمووی لە پرۆژەی لە میلیۆنیە، پرۆژەکانش پرۆژەی ئاساین چاکردنەوەی ڕێگەوبان و تێکە ڕێژکردن شتانای پرۆژێکی زەخم و شوێنێکە شانی کێ بەرپرسیارەوەی کە دۆخەکە چاپکاوە بەڕاستی هەڵەبجە بەرەو پێش بڕوا. وڵی ئەلبەت حیزبی بەرپرسیار و لایانی پەدیدار طبعاً بەرپرسیارە لەو بابەتە ئەوەی هاوڵاتی خۆی تاوانێکی لێرەیە نییە. بەرپرسانی ئیداری شارەکە دەڵێن ئێمە هەوڵ زۆرمان داوە بەڵام فعلا لە حکوومەتی خۆجەیی ئەمە هیچ وەکو بڵێ گلەیەکمان نییە. حکوومەتی خۆجەیی خۆمان لە لایانی پارێزگار و قایمقایمەت و ناحیەکان هەوڵی خۆیان نەیەن، بەڵام ئەوەیە شتەکان ڕۆتینیاتەکە ڕاتە بینی وەزارەتی دارایی و کتابەکانی کتاب و کتابگران و ئەوە تۆزە مشکلە دروستەکات و وەکو بینی لە هەموو شوێنەکان و کێشانە هەیە بە تایبەت لە هەڵەبجەشە ئەم پلەمپەرەکان زیاترە من لەبەرەوەی کەم بکرێت و ئیسیسنا بکرێت زیاترە من. بە بڕای جەنابەت وەکو تەبێژی ئەم کۆمپانیایە پرۆژەکانی ئێوە لە پارێزگای هەڵەبجە ژێرخانی ئابووری ئەم پارێزگایی پێشخستووە دەستیکاری ئەم پارێزگایی فراوان کردووە؟ بەڵێ بە دڵنیاییەوە چونکە ئەم کارخانەیە با بڵین ئەم کۆمەلگایە تەنها کۆمەلگەی خۆراکی ڕاستان بۆ شیرەمەنی و بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک ئایتم نییە کە شیرەمەنی بخاتە بازاڕەکانی عێراق و کوردستان. خۆتان نەزانن زەیتی زەیتونە و دەیان بژانەوەی دەیان چێڵگەیە لە زەیتی زەیتون کەواکە لە جووتیارە بەڕێزەکان هەم مانگا و با بڵین ئاژەڵیان هەبێ بۆ بەرهەمێنانی شیرەمەنی و دواتر ئێمەش شیرەکەیان لێ ئەکڕینەوە و چەندین ماڵیش دەتوانم بڵێم سوودمەند بوون لەوەی کە باغداری بکەن با بڵێن دەست بکەن بە چاندنی درەختی زەیتون لە شاری هەڵەبجە. ئەمە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژینگە دۆستیەوە لە ڕووی خزمەتکردن بە ژینگەی ئەم وڵاتەوە ئەتوانم بڵێم سوودی گەیاندووە بە تاک بە تاکی خەڵکی هەڵەبجە، بەڵام ئەمەیان فەخرێکی تایبەتە بۆ خەڵکی هەڵەبجە چونکە ئەتوانم بڵێم لە ماوەی چەند ساڵێکی ترا ئێمە
500 کارمەند لە پارێزگای هەڵەبجەدا ئەمەزرێنین کە ئەتوانن سوودمەند من لە بەڕێوەچوونی کارەکانی کۆمەڵگەی خۆراکی ڕاسان و خەڵکی تریش وەکووتم سوودمەند دەبێ لە بەڕێوەچوونی کارەکانی ئەم کارخانەیە بۆیە بە دڵنیاییەوە ئەمە خزمەت بە کەرتی ئابوووریەکە خزمەت بە پێشخستنی ئابووری ئەم شارەکە خزمەت بە ئاوەدانکردنەوەی ئەم شارەکە و خزمەت بە ژێرخانی ئابووری پارێزگای هەڵەبجەشەکە چونکە بیرمان نەچێ هەڵەبجە تەنها پێویستی بە قسە نییە پێویستی بە ئاکشنە پێویستی بە هەنگاوی عملیە چۆن فایق بێ کەسی نەمر کە ئەڵێ سربەخۆیی بێفیداکاری ئەبەت سەرناگرێ بەڕاستی ئاوەدانکردنەوەی هەڵەبجەش بەبێ ئیرادە بەبێ دڵسۆزی بەبێ بەخشین چونکە بەخشین و خستنەرگەڕی پارەکانتان سەرمایەکانتان بە تەنها ئەوە نییە ئێمە بە قسە لە سۆشیال میدیاوە لە میدیاکانەوە باسی بکەین نەخێر بە فعلی ئەگەر ئەم کارخانەیەمان لە پارێزگایەکی وەکو بەسڕە لە پایتەختێکی وەکو بەغا دروست کردایە ئەمەنەی ئەم کارخانەیە ئێمە سوودمەند دەبووین لە ڕووی ئابووریەوە بەڵام نا ئێمە پێویستە لە خەڵکی هەڵەبجە بکەینەوە خزمەتیان بکەین بە باشترین شێوە. لە گفتوگۆیەکم لەگەڵ بەڕێوەبەری گشتیوە بەرهێنانە لەو پرۆگرامەکە باسی لەوە کرد کە مستەسمیر و وەبەرهێن هەیە دەیەوێت بێ لەم شارە پرۆژەی نیشتەجێبوون بکە بەڵام گرفتی زەوی هەیە کە زەوی پێویست لە بەردەسانەیدارە من بۆم سەر سوورمان بوو ینی لای من جێگەی سەرسامی بوو کە لە پارێزگایەکی وەگەورە چۆن زەوی نییە بەڵام ڕەنگە لە ڕووی ئەندازیاریەوە جەنابە بتوانی وەڵامم بدەیتەوە بۆچی زەویتانیە بۆەوەی کە پرۆژەی نیشتەجێبوونی لەسەر جێبەجێ بکرێت؟ وەڵایی لە ڕاستیا من ڕێزم هەیە بۆ کاکزانیار هیچ کاتێک نەبووە نووسراوێ بکەن بۆ ئێمە بڵێن زەوی ئەتا ناوی وەبەرهێنەرەکەشی دابە من کە فڵان کەس دەیەوێت لێرە پرۆژە بکە خۆی لە ڕاستیا من بەڕێوەبەری گشتیم بۆ دەرەوەی ناحیەکان بەس من معلوماتم هەیە لەسەر چونکە بردێکی وەبەرهێنان لە نووسنگی بەڕێز قوباتۆ دروست کراوە بۆ بەدوادەچوون و چارەسەرکردنی کێشەی وەبەرهێنان لەوێ هەمومان قسەمان هەیە و ئاگاداری پرۆژەکانی ناو سەنتەرین ئەوان ئاگاداری ئێمن بۆیە توانم جوابی ئەو پرسیارە بمەوە کە لە ناو سنتەریش تا ئەم دەقە کێشەی زەوی نەبووە چونکە من ئاگادارم لەوانەیە ساڵانی پێشووتر زەوی درابێ بەدەوە بەرهێن نزیکی 10 ساڵ ئەو زەوی ڕاگرتووە نەهاتۆ بە بیانووی جاجیا بەڕاستی نەهاتۆ دەستکا بە ئیشەکە بوویە هەر لەو بۆردا بە دەستخۆشیەوە مامساعتاش بەڕاستی کە زۆر بەجێریانە لەگەڵمانەها بڕیا لەسەر شتەکانیان و سینگە بەڕستکا قوبات کە بتوانین زەویەکان وەرگرینەوە بوویە زۆر بە ئاسانی مەجموعەیەکی زۆر زەویمان وەرگرتوتەوە و بەڕێوەبەرایەتی گشتیەوە بەرهێنانیش ئەتوانێت داوای زەوی بکات و لە سنووری شارەوانەکانیش لە ڕاستیا ئێمە زۆر جار زەوی ئەڵێ نادەین بەوە بەرهێنان لەبەر سەبەبێک لەبەر ئەوەی داهاتمان زۆر کەمە و بەڕێزیشە پرسیارە کرد ئایا چیەکەن بۆ بەدیلی ئەوەی کە جوڵێ بخەنە شارەکە و خزمەتیە بکەین ئێمەش پێویستمان بۆی بەڕاستی داهات زیاو بکەین داهاتیش لەوەیە کە زەوی خۆتان بە بەلاژ نایە ئێوایە چکە بەڕاستی تا زەویەک سوورەتقەی دووەرەگرێ نزیکی ساڵێ 2 ساڵی پێچێت ئێمە بە کتابێک ئەیخێنە دەست وەبەرهێنان وەبەرهێنانیش ئایا پرۆژەکە جێبەجێکرێ ناکرێ و هیچ سوودێکی نیە بۆ شارەوانی لێرەیە بۆیە پرۆژەکانمان هەوڵمانداوە بە مساتەحە بیدەین بۆ ئەوەی کرێەکەی سوودی لێ وەرگرینەوە. خێڵان خان دیارە بابەتێکەیە دەڵێ ئەگەر دەرگامان لێدا بخەی لە پەنجەرەوە دەینەژورەوە ئەم هەموو لەم پەرواستەنگەی کە جەناب باسی کرد پێویستی بە تێکشکاندنەوە نەفەس درێژی شێوێ بەڕاستی ئەنی چی بە هەڵەبجەیەکانەڵی لەوەی کە ئێوە شەڕەکەن لەسەر مافی ئەم پارێزگایەوە بەڕاستی هەوڵەدەن ئەو ئاستەنگی و لەم پەرانەش تێپەڕێن و دەستی ئاوەدانی زیاتر و باشتر بەم پارێزگایە بگەێنن. بەڵێ من بە هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجاڵێم کە ئێمە بە تایبەت لە سەر دائیرەکەی خۆمان قسە بکەین بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان وەکو تیمێک ئیشەکەین بە تاکە کەسی ئیش ناکەین یعنی هەر ئیشێک کردبێتم ئەمە هەوڵمانەبوونی تیمەکەیە لەگەڵ بەندە و هەوڵمانداوە باشترین خزمەت پێشکەشی پارێزگای هەڵەبجە بکەین و شەر نییە ئێمە ئەو پارەی کە لە حکوومەتەوە بێت
ئێمە ئێهمالیتیا بکەین ینی داواکارم خەڵک لەوە بە هەڵەتیان نەگەن هەنێ جار مەسەرەن هەنێ بەرنامە بینیوە بەداخەوە یعنی هەر کەسێک خۆی لە ئیدارا بووە بەرنامەی کردووە لەسەر پارێزگای هەڵەبجاڵێ پارە هات بۆ هەڵەبجە و دیار نەما یعنی بەرنمەیەکی وا بەڕاستی ئێمە تااقەتی شکات و شکاتکاریمانەیە گینا و بەرنامەمان بنمونە و کەسەمانەدا بە محکەمە چکە هەر پارەیەک بێت بە ڕۆتینات و یاسا و ڕێنمایە تێپەڕەبێت بۆیە من لەسەر دائیرەی خۆم قساکەم کە هەر پارەیە کاتبێ هەوڵمانداوە باشترین خزمەتی پێ بکەین و بەپێ ئەو توانەدارەیە و مرۆیەش بەپێ ئەو 25 میلیۆنی بەردەسی خۆم بەڕاستی هەلی کارمان ڕەخساندەوە بە تایبەت لە بیارە ئەبینن کۆشکێکی زۆرمان دروست کردووە لە خۆرماڵ مەسەلەن زەویمان داوە بە گەنجەکان بۆ ئەوەی کۆشکی تا دروستکەن هەلی کار بەڕەخسێنین لە سیروان حالیان پرۆژەی هاوشێوەی بیارەمان هەیە ئەمە ژۆکو مژدەیەک بۆ دانیشتوان و گەنجانی سیروان کە ئەو پرۆژەی بۆ بیارە کردومانەوە باشتریش لەوە بە سیروانیەکەین و بنمونە مەشتلمان دروست کردو لە سەرداهاتی خۆمان مەشتەلی گوڵ بۆ ئەوەی ساڵانە 25,000 گوڵ و نەمام بەرهەم بێنرێ سپاس بخوا ئەمڕۆ ئەم ساڵ نزیکی 10,000 بۆ 13,000 گوڵ و نەمامان بەرهەم هێناوە ئەمەش تێچووم کەمە بێتەوە و زیاترە توانین ئیش بکەین لەسەر جوانکاری ناوشار چکە لە ڕاستیە تەنها قیر و شۆستە بەست نییە خەڵکیش پێویستی بە جوانکاریە ئیتر هەوڵمانداوە بە پێی ئەو توانە مرۆیدارەیە لە بەردەستمانەیە باشترین خزمەت پێشکەشی هەوڵاتیان بکەین. دیارە کاک شێخ جەنابەت زۆر بە وردی 50 سەربرینەکان و باست کرد کە چی پێویستە بکرێت لێرە بەڕاستی بەڵام سروش توایە تۆ بێ لەگەڵ هەموو دۆخەکە خۆت بگونجێنی ئێستا کە بۆ نمونە ژمارەیەک لە بووە بەرهێنەر و بازرگان لەم شارە سەرمایەکەیان بەگەر خستووە و کارەکەن خۆشبەختانە کۆمەڵە کارگەی باشمانەیە کاریگەری لەسەر ڕەوشی ئابووری لەم پارێزگایە دروست کردووە و کارگانە بە تاکید دروستی کردووە یەک دوکانی بچووک دابنێ کاریگەری دروستەکە خۆیش نەبێ نەفەرێکی لەسەر دادەنیت ئێمە کارگەمانە ئێستا لێرە ئیشەکە بە 200 نەفەر ئیشی تیاکە دروست بووە مای خۆشحاڵیە ئیشیش کراوە لەخوا بەجیابێ لەماوە ئەم 2 ساڵی ئێستا کە وایتیایە ئیجازەی ئیشی وەبەرهێنانی باش درراوە توان بڵێم لە 16 ساڵی پێشووە بەقەدەر ئیمساڵ و پار ئیجازەی کاروباری مۆڵەتی وەبەرهێنان دەرنەچووە و لە هەوڵین و بەردەوام ئێمە ئەم هەوڵەمان شت کردوتەوە لەگەڵ خەڵکی و بازرگان و وەپەرێن و پیشەوەروارەکە بێت ئیش بکەن بەڵام ئەو کێشانەمانەیە کە باسماکە کێشەی زەوی بە تایبەتی زۆر ئیشمان کردووە لەسەرەوەی وەبەرهێنان لە مەجای سیتیا بکەین سیتێکی زۆر لە هەڵەبجا دروستکەین و جۆرێکی تەمەدون و حەزاری بە هەڵەبجە بدەین کە خەڵک فێری باڵەخانە ببێ و بینای بەرز و نهۆمی بەرز دروست ببێ ئەبێ زەمینی باشی بۆ دابنین مغری بێ بۆی وەبەرهێنێ بێ بیکات بەڵێ بە تاکید گۆڕانکاری دروستەکە بەر بۆ لەو ڕوانگەی شوێتێمە زۆر دڵمان پێ خۆشکە ژووری بازرگانی پیشتازی هەڵەبجە ئەندامێکی کارایە لە ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە کە لەوێ قسەکەین لەگەڵ براکارمان لە مدیریاتەکان بۆ ئەم لابردنیم گیر و گرفتانە و زۆر دەرکی مەوزوعەکەمان کردو ژووری بازرگانی بۆیە پەیوەندیەکی زۆر تونوتۆڵمان دروست کردووە تەبعاً لەگەڵ هەموو دایرەکانی هەڵەبجە بە تایبەتی لەگەڵ ئیدارەی خۆجیەیی هەڵەبجە جەنابی پارێزگار و جەنابی قایمقام و سەرۆکی شارەوانی کە مباشیر لەگەڵ ئێمە ئەتوانین ئەو شتانە ئیشی لەسەرکەین و بەرهێنان کشت و کاڵ گەشت و گوزار بۆ من گرنگە بەڕاستی ئێمە لە ئەنجامی گفتوگۆکەمان ئومێدێک بۆ خەڵکی ئەم پارێزگایە دروست بکەین و قسەکانی جەناب ببێتە سەرچاوی گەشتبینی بۆ ئایندە وەکو سەرۆکی ژوور و بازرگانی و دواتیش وەکو بازرگانێک ئەکرێ پێم بڵێ یانەی خۆت گەشتبینی وەکو بۆ چوونی تاکە کەسی خۆت کە بەڕاستی کەرتی بازرگانی لەم پارێزگایە دەچێتە پێشەوە من هەر بە تەبعی خۆم کەسێکی گەشتبینم تەفاعولیشم بە خێرە دایمە و بەبێ ئینسافیش حەز ناکەم قسە بکەم زۆر جارەوتێ هیچ بۆ هەڵەبجە نەکراوە ینی قەرارێکی زۆر ینی ئینێکی بێ ئینسافانەیە ئیشی زۆر باش بۆ هەڵەبجە کراوە بەڵام زۆری ماوە بۆی بکرێ لەبەرە نابێ زەڵبی سفر بکرێ و بە تەبیعەتی خۆشمەوە وتم من متەفائیل و گەشتبینم لە هەموو شتێکی ژیانمە چونکە حەزم لەوەیە کردە پەشیمان بم نەکردە پەشیمان نەبم ئێمە ئیشمان لەسرە بیکەین ئەگە دانیشین بە دیاری بێهیوایی و بێئومێدیوە بڵێن هیچ ناکرێ باشە بەڕاستی هیچ ناچێتە پێش لەبەرەوەی ئەوەی نەکردە پەشیمانە ینی قسەیەکی زۆر جوانەیە حەزەکەم بیدەم بە خزمەتی جەنابتان ئەویش ئەڵێ ئەو خەونانەی کە هی ئێستەیە سبێنێ حەقیقەتە چونکە حەقیقەتەکانی ئەمڕۆ خەونی دوێنێ بوون خەیاڵاتی و خەونی دوێنێ بوون ئێمە محافەزەبوونی هەڵەبجە خەون بوو بە واقع بوو بە واقع ئەمە گەشتبینێ بەس ئیشی ویست کاری لەسەر کرا ئیمزای بۆ کرایەوە کۆکرایەوە مادووبوونێکی زۆر نەتیجەیەکی بوو ئێستا مەرزی سازار خەونێگە من دڵنیام ئەبێ بە واقع
ئەبێ بیکەین بە واقع بە هەوڵی تۆ بە هەوڵی هەموو لایەک ئەبێ بێ بە واقع بەس دەگە بڵێ ناکرێ تەواو هەر لە ئەوڵەوە بڕیاری ئەدابیماندا ئەدامتەوە ناکرێ من چۆن ئەبێ و بڕیارە بدەم لەبەرەوە بەڵێ ئەبێ بازرگانی لە هەڵەبجا بچێتە قیمە و ئەشیبەینە قیمە ئینشاءالله کەواتە ئایندە بۆ پارێزگای هەڵەبجە ئایندەی هەڵەبجە سەلەی خۆراکی عێراقە ئەمە زۆر گرنگە خەڵک ئەمە بزانێ هەڵەبجە سەبەتەی خۆراکی عێراقە بێ ئەگەر پەیلانی ستراتیژیمان هەبێ پێم بڵێ بزانم ئێستا دۆخی هەڵەبجە چۆنە بە باوەڕی تۆ وەکو دانیشتوێکی ئەم شارە وەکو هاوڵاتیی هەڵەبجەیی بەڵێ وڵی ئەم خەڵکە کە تۆی بینی ئاواویەت و ئەڕوا ڕوامەی وایە زاپ ئەم بەیانێ برادێکم زۆر بوو تێگەن ئەم نانەوە قەرەباڵق بوو ئەوە خەڵپارەی وا پێ مادەم چۆڵە خەڵپارەی پێێنێنەوە ساڵ بۆ سەرینان ئارێ بە وڵاو وەزە خراپە وا ناڕوایش دیارە دابارە دۆخەدارایەکە گشتیە بۆ هەموو خەڵکی بەڵێ کوردستانە بەڵام ئەگەر بەتایبەت باسی هەڵەبجە بکەین دۆخی ئەم شارە چۆنە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ژێرخانی ئابووری لەخوا بەزێ وڵی خزمەت هەر باشە بەڵام ئێتر ئەوە بێموچەیی بەڕاستی خراپترین شتە یانی کیمیاویەکە چۆن بۆ کاتی خۆی داوێتی لاڵەبجێ ئێستا خەڵک بە ذاتی خوا ئەم وەزعەت لە کیمیاویەکە بە خراپتری ێزانی لە کیمیاویەکە بە خراپتری ێزانێ ئەم وەزعەت لەبەرەوەی خەڵک پارەی پێنیە کاکەن ژیانیش وا ناهوە بەحکومەتی حکوومەتی خۆجێی بەڕاستی لەخوا بەزای وەڵاعی بیانی مەحافظ بەڕێزن تۆ خۆتان بینیتان بە چاوی خۆتان بە مەحافظ بە قایم قامەوە بە مەدێن ناحیەوە کۆرە بە گشتیانەوە لەو چەمەون بە شوێنی ئەو کوڕە خوا ئەفریقا لەو چەمە بە هەفتە نادوێتەوە هەموو ڕۆژێک لەوێ بوون ئەوە بۆ سەربەردێک بۆ هەڵەبجێشەوی بەڕاستی ئەومانەتیایە ئەوە لە پارێژ مێنترە بۆ ئێمە لە پارە لەسەر وەدە سامان ئەوە مێنتر بوو تاامە ئەوڵێکی زۆرتان داوە گەشە بە کردی پەروەردە بن لەم پارێزگایە من نمونەیەکێک لەو خوێندنگا باشانەیە کە ئامادەی ئەحمەد موختاربەگی جاف باسی ئەوم بۆ بکە پلانتان چیە بۆی کە لە بابەتی پەروەردە ئەنی گەشە سندنی زیاتر بکەن لەم پارێزگایە واروەها بتوانن پرۆژەی باشتریش بکەن بەدڵنیاییەوە ئێمە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد لە ساڵی 1990ەوە تا ئێستا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەوە بەڕێز کاگاسۆی حاجی محەممەد بامۆشی زۆرترین کاری خێرخوازی و خزمەتی بە سێکتەری پەروەردەیی کردووە لە پارێزگای هەڵەبجە بێگومانەمەش هاوشانی پرۆژەکانی حکوومەت یاریمی کوردستان لەم شارە کە هەمویان سەر لەبەری ئەچنە خزمەتی ئاوەدانکردنەوەی ئەم شارە ئێمە لە ساڵەکانی 95 بۆ 96 قوتابخانەی بورهانی حاجی محەممەد بامۆشیمان دروست کرد و دوای ئەوە چەندین پرد و ڕێگاوبانمان دروست کرد و ئەتوانم بڵێم بەڕێز کاگاسۆ یاریگای ئاسۆ یاریگای فوتساڵی شنروێ یاریگای ئەشکەوەڵ ئەمە بۆ لاوان و گەنجانی دروست کرد لە ساڵی 2010 بۆ سیانزە و دواتر باخچەی نمونەیی شەونمی حاجی محەممەد بامۆشی دروست کرد و قوتابخانەیەکی 12 پۆلی دروست کرد بە ناوی قوتابخانەی کۆچەر میرزا و خۆشبەختانە لە ساڵی 2022 ئەم شاکارە مەزنەی دروست کرد بۆ پارێزگای هەڵەبجە بە ناوی ئەحمەد موختار جاف کە خۆشبەختانە ئێستا خوێندن بەردەوامەتیایە دواتریش لە ساڵی 2024 ئەتوانم بڵێم پرۆژەی بەدارستانکردن و ژینگە دۆستی هەورامانی پەرەپێدا لە زەردەهاڵ دواتر هۆڵی بۆنەکانی حاجی ئەختەری ئەڵڵاکەرەمی دروست کرد و خوێندنگەی ئامادەیی هەڵەبجەی کچانی دروست کرد یەک ساڵ چاودێریم پرۆژانە شەکەن لە دوای تەوابوونی بەڵێ خوێندنگای شتێکی پێویست بێ دێن بەدەمداوەکاری بە بەردەوامی ئەمە ئیدارەدانی لە دەرەوەی سنووری بەڕێوەبەرایەتی با بڵین پەروەردەی پارێزگای هەڵەبجە ئێمە بە بەردەوامی وەکو گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە خزمەتی ئەم پرۆژانەکەین و ئەوەمان بیر نەچێ هەر لە ئێستا کاتێ ئێمە قسە و باس و دیالۆگ لەسەر ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و دروستکردنی مەکتەب و قوتابخانە و خوێندنگاکانەکەین لە شاری هەڵەبجە 6 مانگی تر شاکارێکی مەزن بە ناوی کۆمەڵگەی پەروەردەیی مۆدێرن بە ناوی ئاسۆ حاجی محەممەد بامۆکی کە باخچەیەکی مناڵانە قوتابخانەیەکی سەرەتاییە لەگەڵ خوێندنگەیەکی ئامادەییە پێشکەش بە بەڕێوەبەرایەتی پەروەردە و وەزارەتی
پەروەردەی حکوومەتتی هەرێمی زۆر کوردستان باشە پلەکانی گەرما زۆر بەرزە 46 پلەیە نامەوێتەوە زیاتر ئێمە بە بەردەوامی ئەتوانین لەم دۆخە گەرمە شاباسی پرۆژەکانی ئاوادانکردنەوەی هەڵبجە بکەین چونکە هەرچی بکەین بۆ هەڵبجە وەکووتم هاوشانی پرۆژەکانی حکوومەتتی هەرێمی کوردستانە منەتنان نییە بەسەر خەڵکی هەڵبجە ڕەمزی مەزلومیەتی گەلی کووردە ناسنامەی ئازارە و خزمەتکردنی ئێمە بۆ پارێزگای هەڵبجە وەکو ناسنام و شوناسێک گۆری ئەگرین بە بەردەوامی بە شانازیەوە لە هەموو شوێنەکە ئێمە باسی ئەەکەین هەڵبجە خزمەتکردنی هەڵبجە لۆگۆیەکە بە یەخی خۆمانەوە هەمیشە بە شانازیەوە ئەیڵین و ئەیڵێنەوە. بەڕاستی ئێستا کە ئێوە ژیانەکەن لەم پارێزگایەوە لەم شارەیە ئەنی هەستەکەن چی پێویستە بۆ هەڵبجە بکرێ بەڵام نەکراوە. هەڵبجا وەک خۆت ئەزانی ئەکرا کاری زۆر گەورەتری بۆ بکرێت ئەکرا بە تایبەتی لە ڕووی کشت و کاڵ و گەشت و گوزارەوە کە دوو بواری گرنگن و لە ڕووی بازرگانیشەوە سنوورێکی فراوانی لەگەڵ ئێرانە هەیە بایخێکی زیاتری پێ بدرێت دەواازە سنووریەکانی فراوانتر بکرێت و کارگە و با بڵێن شێوازی بەرهەمهێنان لە هەڵبجەدا بگۆڕێەوە کارگەی باشتانەیە باش کراوە کارگەکان ئەوەندا ئەم شارەتی بەس نا کارگەی بچووکن لەسەر ئاسی شخصی کە ئاسی چاڕوانیوانی دەستی کار هەلی کار بڕەخسێنێت بە تایبەتی خۆتان نزانم چەند ساڵێکە بە سەدان گەنج و هەزاران گەنج لە وڵاتە زانکۆتەواوە کات پەیمانگاتەواوە کات بێکارە ینی ئەو کارگانە لە ئاستی پێویستی ناوچەکەدا نین بەرهەمەکانیان کاو پێسە نەیتوانیوە تۆ هەم پێداویستی بازاڕ دابین کاتوە هەم بتوانێت هەلێکی زیاتر لە بەردەم گەنجان و لاوانی ئەم شارا بڕاستێنێت. ڕۆژێکی گەرممان بەڕێ کرد لە پارێزگای هەڵبجە گەرم هەم لە ڕووی کەشوهەوا گەرم لە ڕووی قسە و گفتوگۆکانمان لەگەڵ میوانەکانمان ئێستا بەنزیکەی کاژمێر 6 و 15 خولەکە هێشتا پلەکانی گەرما 43 پلەی سیلیزیە بۆیە توانیمان بەرنامەیەکی مەیدانی باش بکەین و مێدەوارم کە زانەری دروستمان گەیان دەبێ هەڵبجە پێویستی بە دەستی ئاوەدانی زیاترە بە هاوکاری زیاترە لە دەرەوەی حکوومەتی خۆجەی ئەم شارە پێویستی بە هاوکاریە بە تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان خودی سەرۆکی حکوومەت پێویستە پاڵپشتی ئەم پارێزگایە بکە بڕیارەکانی ئەم پارێزگایە زیاتر و خێراتر بکرێ ڕۆتیناتە ئیدارەکان لە کۆڵم پارێزگایە بکرێتەوە تاوەکو بتوانین لایندە هەڵبجەیەکی گەشاوەتر هەڵبجەیەکی ئاوەدانتر ببینین ئەگەرچی ئەمانی کە ئێستش کراوە مای دڵخۆشیە کە خزمەتی ئەم شارەکراوە بەڵام هێشتا هەڵبجەیەکان داوای زیاتر دەکەن داواکاری زیاتریان هەیە کوردستان ئاوەدان هەڵبجەش هەر ئاوەدان سوپاس کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی سۆراغ بوون.